سلێمانیەوە جوڵێنداوە. لەو کێشانە جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی هەناردەکردنی نەوت بۆ دەرەوە هەرێمی کوردستان و بەتانکەر و نادیاری داهاتەکەی. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی بەخشینی سوتەمەنی بە کۆمپانیای وەهمی وەکو کۆمپانیای زیپۆ. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی 4000 فەرمانبەری بندیوار. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی دامەزراندنی فەرمانبەرانی بندیواری ئێرانی و سوودانی و لیبی. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی زیادەڕەویکردنە سەر مڵکی گشتی لە مێرگەپان و سیتەک و شوێنەکانی تر. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی دابشکردنی نایاسایی سوتەمەنی لەلایەن سەرۆکی یەکە کارژێڕیەکان. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی پاڵاوگە نایاساییەکان. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی داواکردنی کەیسی ئەنفال. جوڵانی سکاڵای سزایی لەسەر کێشەی بڕوانامەی ساختەی فەرمانبەران. جوڵانی دەیەها سکاڵای سزایی لەسەر بەهەدەردانی سامانی گشتی و داهاتی گشتی وەکو ئەو بەهەدەردانەی هەبووە لە داهات لە یادی 25 ساڵەی هەڵەبجە بێجگەلەوەی سەدان و دۆسیەی راپۆرتەکانی چاودێری دارایی کاری لەسەر کرا و سکاڵای لەسەر جوڵێنداوە. لەوانە لە پەرلەمانی کوردستانەوە کۆمەڵێک یاسای لێبوردنی گشتی دەرچووە کە بەپێی ئەم یاسای لێبوردنە گشتیانە ئەتوانین بڵێن زۆربەی ئەو سکاڵانی کە داواکاری گشتی کردوێتی تۆماری کردووە بەپێی یاسای لێبوردنە گشتیەکان ئەو یاسایە کەوتون و دۆستیەکانیان داخراوە. وهروە بێزگەلەوە ئێوە زانن بەپێی یاساکان کۆمەڵێک فیئەی زۆری کۆمەڵگەی ئێمە حەسانەی یاساییە کە ئیجراعاتکردن لەگەڵ ئەم کەسانەوە پێویستەکە ڕەزامەندی مەرجعی بۆ وەرگری کە ئەمەش وای کردووە ئیشەکان دوا بکەوێت و لە کاتی پێویستە نێتە نەگاتە ئەنجام.